دوای 7 ساڵ بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هێشتا ئەو شارە مامەڵەی پارێزگای لەگەڵ ناکرێت و لە هەڵبژاردننی داهاتووی عێراقیشدا وەک بازنەی سربەخۆ بەشداری ناکات. ئەوەش کاردانەوە نیگەرانی بەرپرسان و وڵاتیانی پارێزگاکەی لێکەوتوتەوە. پارێزگاری هەڵەبجە دەڵێت ناڕەزایی دەردەبڕین، پێویست بوو نوێنەرانی کورد و سەرۆکایەتی کۆمارکاری باشتریان کردایە تا هەڵەبجە وەک پارێزگای سربەخۆ بەشدار بووایە لە پرۆژە یاسای هەڵبژاردنەکانی عێراقدا. پەسەندکردنی یاسای پەرلەمانە هەڵەبجە و بازنەیەک دیاری نەکراوە چێکەلەوە ئیشکالە گەورەی کەرێنێوان حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمایی. ئێمە بە پلەی یەکەم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەو ئەبێ دیفاع لە هەڵەبجە و لە پارێزگابوونی هەڵەبجە بکە و نیگەرانی خۆشمان بەرامبەر حکوومەتی عێراقی فیدراڵ لەسەر ئەو کێسە دەرەبڕین و داوامان لە برا پەرلەمانتارەکانمان هەیە بەسەر جەم فراکسیۆنەکان کە وەکو خۆیان چۆن یەکدەنگ و یەکڕەنگ بۆ قەزەی هەڵەبجە بۆ کەیسی هەڵەبجە با بڵێن هەموو هاوڕابوون دیفاعمان لەو کێسەمان لەسەر بکەن و بکەین با بڵین لە هەم لە پەرلەمان هەم لە ڕئاسەی دەوڵەتی عێراقی چایە بەو بڕیارە بخشێنێتەوە بۆی کارێکی باش پێوە. ئێمە ناڕەزایی خۆمان دەرەبڕین و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانی خۆشمان تەڵەبمان کردووە کە ئەوان بەڕاستی بە پلەی یەکەم داواکار بن لەسەر ئەو کەیسە کە کەیسی پارێزگابوونی هەڵەبجەیە. پەراوێزخستنی پارێزگای هەڵەبجە بۆ کەم تەرخەمیرد و حکوومەتی هەرێم و عێراق و نوێنەرانی کورد لە بەغدا دەگەڕێنرێتەوە. بەو پێی کاری جدیان نەکردووە تا یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە لە پەرلەمانی عێراق پەسەند بکرێت. هەروەک ئەوە پشتڕاست دەکرێتەوە کە بێخەمی نوێنەرانی کورد کاریگەری خراپی لەسەر ئەنگاوەکانی کارابوونی پارێزگاکە هەیە لە داهاتوودا. ئیشەکە لای پەرلەمانە دەبوو نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق زیاتر ئیشان لەسەر ئەوە بکردایەوە پێکەوە هەمویان ئەم کاریان بخستایەتە ناو ئەجندای کۆبوونەوەکانی پەرلەمان و لۆبیان دروست کردایە تاوەکو هەڵەبجە بایەوە پارێزگا و دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەجندای کارەکانی خۆی بە تایبەتی کاتێکە دانیشە لەگەڵ حکوومەتی عێراقا مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجە لە پێش ئیشەکانی تریەوە بووایە کە نەکراوە. ئەمە وای کردووە کە مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجە تا کوێسەر لە ناو عێراقا یەکلای نەبێتەوە. دەسەڵاتی سەرۆکۆمارە ئەتوانێت جەخت و داکۆچی لەسەرەوە بکە کە هەڵەبجە خۆی بۆ خۆی لە 6 ساڵی ڕابردا بڕیاری بە محافەزە بوونیشی دراوە بەڕاستی ئەبێ کەم تەرخێمەکە لە خودی کەسی یەکەمەوە دەست پێکە تا ئاگاتەوە نوێنەرانەی ئایا تا چەندێک سادقانە و ڕازگۆیانە مامەڵەیان لەگەڵ هەڵەبجە کردووە کۆی کە خۆیان ناویان ناوە پارێزگا دەبا خۆشیان ئەو ڕۆحە بەبەری هەڵەبجە بکەنەوە حسابی بازنێکی تایبەتی بۆ بکەن. بەپی پرۆژە یاسای پەسەندکراوی هەڵبژاردن لە عێراق هەڵەبجە وەک بازنەیەک سەر بە پارێزگای سلێمانی دیاری کراوە و تەنیا 3 کاندید مافی خۆپاڵاوتنیان هەیە. ئەم تاکە بازنەیارێک لە قەزاکانی 53 سادق و شارە زوریش لە خۆ دەگرێت کە ئەمەش ناڕەزایی لێکەوتوتەوە. بڕیاریشە بە یاداشتێک داوا لە سەرۆکایەتی کۆمار و نوێنەرانی کورد لە بەغدا بکرێت پەلە بکەن لە پەسەندکردنی پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە لە ئەنجومەنی نوێنەران تا وەک پارێزگاکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان وەک بازنەیەکی سربەخۆ و پارێزگایەکی فەرمی بەشداری هەڵبژاردننی پێ بکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.